تەرۆکی تیمی پارێزەرانی دۆسەی دەگیرکراوانی بادینانە ئاماژە بۆ ئەوە دەکات گیراوانی بادینان لە دۆخێکی تەندروستی خراپدان. بەشدار حەسەن سەرۆکی تیمی پارێزەرانی دۆسەی بادینان دەڵێت داوامان کردبوو ئەو گیراوانە بە ئیفراز شەرتی ئازاد بکرێن، بەڵام دادگا داواکەیانی ڕەت کردوتەوە. شێوەیەکی گشتی زیندانیان لە دۆخێکی زۆر خراپدانە، بەڵام بەتایبەتی ئەوانی بادینیان محاکمی سەرەتا تەناقوزات دەژی بوویتە بانەک و دووهەوە. هەر لەو محکەمەی لە قاتی سێم حاکمەک قراری دا کە ئەو لە بۆ یەک لە زیندانیەکانی بادینیان گوتی ئەوە مەشمول بە ئیفراز شەرتی هات تێ خوارێ تابق قەرزی حاکمش کە دەری ئەوانە مەشمول نینە، سەریان لە خۆشیان شێوانیە، سەریان لە ئێمەژ لە دادگا و لە قانونی شێوانیە. وەزعی محاکم لە تاریخی محاکمی کوردستان کە دروست بوو تا ئێستا وەزعی محاکم ئەوە خراپ نەبووە، لەو پڕی وەزعی خراپیدا محاکمی هەرێمی کوردستان کە وەک قسەشی ناخۆش ئەمە دەکەین پێشمان ناخۆشە، بەڵام حقیقەتەکە حقیقەتێکی تاڵیشە. ئەوەی لە ئاسایشێکی جیرێک کەسەکە ناوی بڵند ئامێدیە تەنها شعرێکی لەسەر گیراوانی بادینان و ئەوانە نووسیە، ئەو سێ مانگە بێسەر و شوێنە بەداخەوە. ئەو پارێزەرە ڕاشی گەیان زیندانیانی بادینان داوایان کردووە بگوازرێنەوە بۆ چاکسازی گەورانی سلێمانی، چونکە لە چاکسازی گەورانی هەولێر زەنجێکی دەرونی خراپیان لەگەڵ دەکرێت و لە چەندین ماو بێبەشکراون. پاش ئەوەی کە هەمویان بە تێکڕا داوایان کرد بگوازرێنەوە لە بۆ زیندانی چاکسازی گەورانی سلێمانی، لەبەرەوەی لە هەولێر بەڕاستی مافەکانیان پارێزراونی وەکو زیندانی مامەڵی دیلیان لەگەر دەکرێت، جەنجی دەرونی زۆریان لەگەر دەکرێت. بۆیە لە پاش ئەو بابەتە ئەوان هەمیان داوایان کرد کە بگوازرێنەوە لە بۆ سلێمانی. ئیتر ئێستا وەزعیان بەڕاستی باش نییە، خراپن و جگە لەوانەیەکی لازم ئەوانی پێشوو تریش ئەوانەی بادینان شێوانی چەند ڕۆژەکە لەگەر هاوڵەکانی لە ناو زیندان لە قاعەکە بردراوە نازانین ئایا لە هەمان ئەو زیندانە ماوەتەوە یان بۆ شوێنێکی ناداریان بردوت نازانین تا ئێستا شوێنێکی دیشەیە و ڕێگە نادەن ئەمە وەکو تیم پارێزەران بشیان بینین. کێشەکە لەوەیە سەرۆکی دەستی مافی مرۆڤ چوە ڕێگەیان نەداوە بیان بینن، بۆیە بەداخەوە وەزعیان خراپە، وەزعیان باش نییە. پێیان وایە لێوێن دەرێ مافیان دەستەبەر دەکرێت و مافیان پارێزراو دەبێت، لەوەی لە هەولێر محارەبەکی زۆر دەکرێن، جەنجێکی دەرونی زۆریان لەگەر دەکرێت لە ئیدارەی چاکسازی گەورانی هەولێر. سەرۆکی پەرلەمان ئەو پرۆژەی لێبوردنی گشتی کە مسودەکە حازرە و ڕێی ئەنجومەی دادوەریش جوابی دایتەوە دەرێن، ئێمەش پێمان باشە کە لێبوردنی گشتی دەربکرێت و هەروەها سەرۆکایەتی هەرێم هەموو لایەنە پەیوەندەرەکان ڕازی بووینە، تەنها ئێستا تۆپەکە لە ساحەی سەرۆکی حکوومەتە ئەوە 4-5 مانگە سەرۆکی حکوومەت بەداخەوە جواب ناداتەوە بە ئەرێنی یان بەنێرینی کە ئایا لێبوردنی گشتی دەربچیان دەرنەچێ. بۆیە هیواداری سەرۆکی حکوومەتیش ئەم جاریان دڵی گەورە بێتن و ڕەزامەندی نیشان بداتن بۆی ئەو پرۆژە بخێتە دەنگدان، چونکە خەڵکێکی زۆر هەیە لەسەر شتێکی زۆر بەسی گیراون. ئەمە عیلاقەمان لەسەر دەعاوی شتی حقوقی شەخسی نیە، بەڵام خەڵکەیە لەسەر شتی زۆر بەسی گیرایە، خەڵکێ هەر ببێت بەتەنها بە مخبر سەرری گیراوە بۆی بۆ لێبوردنە گشتی ئەگەر دەربچێ هەمویان مەشمول بن ئازاد بکرێن. لە کۆی دۆسیەی دەگیرکراوانی بادینان 12 لەو چالاکوان و ڕۆژنامەنووسانە لە زیندانەکاندان پارێزەرانی ئەو دۆسەیە ئاماژە بۆ ئەوە دەکەن یەکێک لە زیندانیەکان بردراوە بۆ شوێنێکی نادیار و چارەنووسی نادیارە. سەرباز محەممەد، گەلی کوردستان، هەولێر.